دوو پرسی زۆر زۆر گرنگ هەیە کە ئەمڕۆ باسی بکەین. یەکێکیانەوەی کە مۆدێلێکی نوێی گەندەڵی لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە سەری هەڵاوە کە پێشتر پێشینەی نەبووە. ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرهەمی 3 حیزبی سەرەکیە و 3 حیزبی سەرەکی تێیدا بەژارن، قەرار بووە کە کۆنتڕۆڵی گەندەڵی بکە، مەحسوبێت و مەنسوبێت نێڵێ و نەعەدالەتی نێڵێ و دەست بکە بە پرۆسێسێکی چاکسازی کە بەداخەوە ئەو دوو ڕاپۆرتەی یان ئەو ڕاپۆرتەی کۆتاییش کە نردویانە جێگەی دڵخۆشی نییە بەوەی کە یاسای چاکسازی تا ئاستێکی باش ڕۆیش بێتە پێشەوە و ئێمە دراسەمان کردووە تاوەکو ئێستا نزبەیەکی زۆر کەمە. ئەگەر بەم شێوازە یاسای چاکسازی بڕاتە پێشەوە ئەوە نەک بە کابینەیەک بە 2 و 3 و 4 ئەم یاسایە کە بەشێکی بچووکە لە چاکسازی یعنی کۆتایی پێ نایەت. ئەم شێوازە تازەیی گەندەڵی ئەوەیە کە بۆ کۆمەڵێک پرۆژە لە بواری وەبەرهێنان یاخود لە وەزارەتی شارەوانی یان لە وەزارەتە معنیەکانی تر ئێستا پێویستە کە ڕای فەرمانگە تایبەتمەندەکان وەربگیرێ. بۆ نمونە پرۆژەیەک لە هەولێر یاخود لە سلێمانی پێویستی بەوەیە کە لاری نەبوونی چەند فەرمانگەیەک وەربگیرێ، بەڵام بۆمان ئاشکرا بووە ئێستا بەشێک لەو فەرمانگانە لە ژێر هەژمونان و لە دیراسەکردنین کە ئەم هەژمونەی کە بەسەر ئەو فەرمانگانەوەیە و لە ماوەیەکی زۆر زۆر کەمە، هەنێک جار چەند کاتژمێرێک، هەنێک جار لە ماوەی چەند ڕۆژێکە ئەتواندێ کۆی ئەو ئیمزایانە بێنرێتەوە بۆ پرۆژەیەک کە پرۆژەیەکی زۆر زۆر نایاساییە. یعنی ئەم پرۆژانەی کە ئێمە باسیەکەین پرۆژەیەک نییە کە پاڵپشت بێ بە یاسایان ئەو فەرمانگەیی کە لاری نەبوونی بۆەکە پشتی بە مادەیەکی یاسایی یا پشتی بە یاسایەک بەست بێ، بەڵکو ئەو پرۆژەیە تەواو نایاساییە.